ئەنجومەنی پشتیوانی تەوتین لەبارەی شکستی ڕێکەوتنی هەولێر و بەغدا هۆشداری دەدات تا دێت ناڕەزایەتیەکان دژی حکوومەتەکەی ئەردۆغان فراوانتر دەبن ئۆپۆزیسیۆنیش دژی فشارەکان یەک دەگرن لەبارەی نەوتی هەرێمی کوردستانەوە تورکیا ڕێکەوتنێک ئاشکرا دەکات بڕیارە سبەی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق پێشنیارەکانی هەولێر و بەغدا لەبارەی کێشەی داهاتی نانەوتی بەجیا ئاراستەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بکرێت بۆ بڕیاردانی کۆتایی لەبارەی ناکۆکیەکانی هەولێر و بەغدا و چارەنووسی ئەو بڕەداهاتە نانەوتیەی هەرێم کە ڕادەستی بەغدای دەکات هاوکات ئەنجومەنی پشتیوانی تەوتین داوا دەکات حکوومەتی هەرێم لەسەر پرسی ڕادەستکردنی داهاتی نانەوتی کێشە بۆ ڕێکەوتنەکەی لەگەڵ بەغدا دروست نەکات و بە تەواوی پابەند بێت بۆ ئەوەی چارەنووسی موسەی 6 مانگی ئەمساڵ یەکلا بکرێتەوە و چیتر ناردنی لە بەغداوە دوانەکەوێت دوای گرژیەکانی ئەستەمبوڵ و گردبوونەوەی لایەنگرانی جاپە لەو شارە پێنج پارتی تورکیا کە پێکهاتوون لە دەم پارتی و پارتی سەعادەت و پارتی تیپ و پارتی دیموکراسی و پارتی زەفەر پشتگیری لە جاهەپە دەکەن و دیموکراسی تورکیا بە دیموکراسیەکی ساختە ناو دەبن شەوی یەکشەممە لایەنگرانی پارتی ئۆپۆزیسیۆنی تورکیا جاپە هێرشیان کردە سەر سەرۆکاتی پارێزگای ئەستەمبوڵ و هێرشیان کردە سەر سەرۆکاتی پارێزگای ئەستەمبوڵ و شەڕ و پێکدادان لە نێوان خەڵک و پۆلیس دروست بوو تا بەرێبەیانی لەبەر دەم باڵەخانەی پارێزگا وەستاون و ئامانجیان وەرگرتنەوەی سەرۆکاتی پارێزگای ئەستەمبوڵە کە قەیومێکیان بۆ دانراوە دەم پارتی کە گەورەترین پارتی کوردیە لە تورکیا کاردانەوەی لە دژی حکوومەت نیشاندا پشتگیری لە جاپە دەکات ناردنی پۆلیس بۆ سەر خەڵک و دانانی قەیوم بە دژی دیموکراسی ناو دەبات جێگری وەزیری وزەی تورکیا ئاشکرای کرد عێراق بە فەرمی ئاگادار کراونەتەوە کە لەگەڵ هەرێمی کوردستان نزیکن لە ڕێکەوتن ئاژانسی ئەنادۆڵ لە زاری ئەحمەد بەرات جێگری وەزیری وزەی تورکیا بڵاوی کردوتەوە کە حکوومەتی عێراق بە فەرمی ئاگادار کراوەتەوە لەسەر پرسی هەناردەکردنەوەی نەوت لەگەڵ هەرێمی کوردستان نزیکن لە ڕێکەوتن دەژڵێت لە هەوڵی ئەوەداین کە هێڵی بۆڕی نەوتی عێراق و تورکیا زیاتر پەرە پێ بدەین و هاوکاریەکان نەبوارەکانی گازی سروشتی و کارەبا و پرۆژەی ڕێگای گەشەپێدانیش بۆ گەشەپێکردنی ئەو پەیوەندیانە بەکار دەهێنین